سلام لەگەڵ ڕێز و سڵاو و حورمەت بۆ هاوڕێیان یاسیس بە خراسیان پێڵەن بەخێر بن سەر و سەرچاو ئیمشاو ڕێکەوتە لەگەڵ سیانزەی 5399 هەچاوی لە باخەکەی کاکارە ئارامچنارەی دانیشتوین کە ئیمشەو ساڕۆژ لە دایکبوونیەسی ئیشەڵا 3 ساڵ تەمەنی بێت هونەرمەندانی بەشداربووی ئەم پرۆگرامە مەراسمە مامۆستا فەرشاد ئەمینی دەنگە بە سۆسەکەی و هەروە مامۆستا ئەمیر قیاسی دەستپەنجەی مەوازی تاخانە بنیامین ستابەردار و هەروە ئەرکی دەسوویری ئەم مەراسمە لەسەرشانی تافگە فیلم کاکە شارام غوڵامی نما فیلم کاکە زانیار ئەسەدی خۆش پشکۆلێکیشتان موختار فەرەجی هیوادارم شەوێکی بپڕ بێ لە خۆشی لە کامرانی و هەروە ئێمەش بە نۆبەی خۆمان ئەندەمانی کوڕموسخا تافگە فیلم نما فیلم کاکە بنیامین هاوڕێیانی خۆشەویست ساڕۆژ لە دایکبوونی کاکە ئارام چنارەیی پیرۆزبایی پێ عەرسەکەن ئیشەڵا 3 ساڵ تەمەنی بێت چامانن بشین تافگە فیلم پێشکەشیان دێ بژین ماشەڵڵا جوانە تایبەت بۆ مامۆستا فەرشاد ئەمینی تایبەت لەلایەن کاکارام چنارەیی تایبەت بۆ بە خراسی لە مامۆستا فەرشاد ئەمینی بۆ مامۆستا ئەمیر قیاسی بۆ تاخانە بنیامین خۆ موختار فەرەجی ئاغای فەتحی گوڵ و هەروە بۆ هاوڕێیان ئازیز ڕافیقەکان دۆستان گشتان بەخێر بێن بۆ نما فیلم بۆ تافگە فیلم بە خراسیان پێڵێت چاومان یاران گیان ئافرین مامۆستامی بژی چاو بژی شوي سنية أمان بخوا دايمني شي أشكالو والله شي شوي سامان بخوا كلا نبيه الريحان قال نازنين دي راي أمان بخوا كلا نبيه الريحان قال نازنين دي راي سايبر بخل عالم چنانه ای چامان یارم دیان بجی سبلانی کاک عالم چنانه ای سايبر بوم هەژیر دیداری و زەحمەتەکانی هەژیری خۆشەویست چاومانی دیداری دیان سايبر بۆ کاکە شاهۆی شادمانی دەستە ڕاستەکەم چاومانی
چناری حالا تابت بود شاوکان مامۆستا فەرشاد ئەمینی و مامۆستا ئەمیر خیاسی بۆ مۆسافەرەتی شامانی بشی خیاسی بشی کاکە شاریان تایبەت بۆ مامۆستا فەرشاد ئەمینی تایبەت ماشەڵڵا گۆرانی تایبەت کرا بۆ لە دایکبوونی کاکە ئارامی چنارەیی تایبەتە بۆ تافکە فیلم بۆ نەما فیلم بۆ چاقانە بنیامین دەگەڵکردی خۆمان چاوانن تایبەتانی کاکە ئارامەوە بۆ چاوەکان چاقانە ئارۆن ئاغەزاکەی خام ئارام خیاسیە و کرماشانی پێساسێ چاوە کاکە شابان بۆ سۆرا حاجی فەساد تایبەت چاوانی شابەنگیان ئافرین کاسیگیان بۆ ئاسمانەکان ڕەزا و پێشکەشیان بێ بشی خەڵە بێبووان يعني دوري تدارم نسخة جنبان كي غازمي بيمالي أوجه سجوارو يردن سريادو هلا من زادي يردي سريدري تشيتيا يوما أولي واني دمني توا بين بينيكا رما يوما أولي واني مامۆستا فەرشاد ئەمینی مامۆستا ئەمیر خیاسی خۆ مۆسافەرەتی تاخانە بنیامین تایبەت بۆ ساڵڕۆژ لە دایکبوون ئارام چنارەی تاخانەکەی مەریوان شامانی چاوانی ئارام
خاڵە جەماڵی عەلی خاڵە خەزوورەی کاکارام و کاکە ڕێبوار چامانە کاکە جەماڵی خۆشەویست جێ خەڵیەی شەڵات خاڵە ئاغای دیداری بۆ سڵچەسی دایمەت أنا لي وعيان ببيبهانو أنا لي وعيان ببيبهانو جرسو جمكم وديلا أما جودانو خواسو جمكم ريليلا أما جودانو قنارون تابت ماشاءالله كلايان كاكارام شنارين الله تابت بو هاد وصورة بو امين وخياسيم ما مسافر شاد وما مسافر بو مسافر چی خوش بو چاوكان خود دارم گیا بو تاخانه بنیامینش لایبت